شەقامی سەدی سلێمانی ئەو چیرۆکەی نووسەرەکەی مردووە. دوای 3 ساڵ پڕۆژەی سەدی سلێمانی مەترێک قیرتاو نەکراوە. دوای 1990 ڕۆژەدانانی بەردی بناغەکەی پڕۆژەی شەقامی سەدی سلێمانی ئەوەی بەرپرسانی شارەوانی سلێمانی ناویان لێ نابوو تووبانی بابان لەبەر بێبوجێ و بێپارەی بە نیوە ناچڵی بەجێ هەڵدراوە. پڕۆژەکە کە لەلایەن کۆمپانیای نێوخۆی قەیوانەوە جێبەجێ دەکرێت لە ماوەی ئەو 3 ساڵەدا 4 جار کارکردن تێدا وەستاوە و بەرپرسانی کۆمپانیاکە دەڵێن ئەوەی کردوشمانە لەسەر بودجەی خۆمان بۆ و پارەمان لە سلێمانی بۆ سرف نەکراوە و چەندین جاریش بڕیارە سلفی کارەکەمان بۆ بێت بەڵام پارەکە دیار نامێنێت. پڕۆژەکە دەبوو 100 کیلۆمەتری بە 400 ملیار دینار لە ماوەی 4 ساڵدا تەواو کرابایە، بەڵام لەبەر بێپارەی بانگەکانی سلێمانی هێشتا مەترێک قیری تێدا نەکراوە و کۆمپانیاکە ژامێرەکانی گێڕاونەتەوە نێو بارەگای کۆمپانیاکەی و دەڵێت ئاستەمە پڕۆژەکە واز و تەواو بێت. ئۆتۆبانی بابان یان شەقامی 100 مەتری سلێمانی بریتیە لە دروستکردنی ڕێگەیەکی خێرای 100 مەتری. درێژی شەقامی 100 مەتری سلێمانی لەگەڵ تۆڕی شەقامە لاوگەکانی 146 کیلۆمەترە کە لە تاسڵوجۆ دەست پێ دەگات تا دەگاتە دەمرکان و نزیک شارۆچکەی عاربەت. پڕۆژەکە 4 سایدی هاتن و ڕۆشن لە خۆی دەگرێت کە پانی سایدی سەرەکی 21 مەترە و سایدی خزمەتگوزاری 9 مەترە. دوو سایدیان بۆ ڕۆشتن و دوانیان بۆ هاتن بەکاردەهێنرێت. بەڵام لە ئێستادا ئەم 4 سایدە تەنها لەسەر نەخشەیە نەک لەسەر ئارزی واقع.